یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لە هەنگاونان بە ئاراستەی خزمەتکردنی زیاترین گەلانی عێراق و هەرێمی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەتێکی تەوافەق شەراکەتی ڕاستەقینە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی عێراق و کوردستان. یەک نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بەغدا، هەمیشە کۆکرەوەی ماڵی کورد بووە و اینجا بۆ بەرژەوەندی عێراقیش لەگەڵ لایەنەکانی تری شیعە و سونە بە بەردەوام لەسەر خەتە بۆ ئەوەی حکوومەتێکی دموکراتی و حکوومەتێکی فرانەتەوە و فرە حزب پێک بێتن لە حکوومەتی داهاتوو حکوومەتێک بیتن بتانیتن خزمەتی کوردستانەکەمان و خزمەتی عێراق بکاتن. یەکێتی نیشتیمانی کوردستان و تەوافقی سیاسی و شەراکەت لە حکومڕانیدا بە ڕێگایەکی دروست بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق دەزانێت. بەو پێی عێراقی نوێ لەسەر بنەمای ڕێککەوتنی سیاسی لێک تێگەیشتنی نێوان لایەنە سیاسیەکان بنیادنراوە. هەر بۆیە یەکێتی لە پێناو بەرژەوەندی گشتی هاوبەشەکان، جێبەجێکردنی دەستوور، ڕەخساندنی زەمینەی پێکەوە ژیاندا تاکید لە پێویستی تەوافقی سیاسی دەکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێ ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە پێکهێنانی حکوومەتی عێراق بە تایبەت نێوەنگیریەکی باش دەکاتن لە لایەنەکانی شیعە و سونە و هەموو پێکاتەکانی تر. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گرنگە لە پێکهێنانی حکوومەتی عێراق لە کۆنەوە تا ئێستا، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکهێنانی حکوومەتدا لە مێژە و تەنان لە ئێستاش هیچ جیاوازی ناکات لە بینی کورد و عەرەب و شیعە و سونە ئەو شتانەدا بگرە مەقبولە بۆ هەموو چنی توێژەکان و ئەدیانەکانیش. لە دوای هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هێز و لایەنە سیاسەکانی عێراق بەسەبارەت بە پێکهێنانی حکوومەتی نوێ بەسەر دوو بەرەدا دابەش بوون کە بەشێکیان داوای پێکهێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی و ئەوانی تریش داوای حکوومەتی و تەوافقی دەکەن. لەو بارەیەوە چاودێرانی سیاسی دەڵێن تەوافقی سیاسی نێوان لایەنەکان لە پێکهێنانی حکوومەتدا سەرکەوتوو دەبێت. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.